کارۆخ بڕۆم بەڵێ سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش دیارە پرۆسەی سەرژمێری بە شێوەی تێست ئەمڕۆ لە دوو گەڕەکی سنتەری ناحیەیدیانە دەستی پێکردووە لێرە تیمەکان بە سەرپەرشتی و چاودێری بەڕێوەبەری ناحیەیدیانە لێرە دەگەڕێن ماڵ بە ماڵ بۆ ئەوەی بە شێوەی تێست هەردوێنش بڵاوکراوێکیان بڵاو کردەوە کە باسییان لەوە کرد کە داوا لەو دووگەڕەکانە دەکرێت دانیشتوانی ئەو دووگەڕەکە کە لە ماڵەکانیان بمێنەوە بۆ ئەوی بە شێوەی تێست ئەم سەرژمێریە بەڕێوەتی لێرە فەرزنگ ئەحمەد لاوکە بەڕێوەبەری ناحیەیدیانە میوانی منە کاک فەرزنگ سلااوت لێبێت سلااو لێوەش ماندوو نەبی سپاس هاوکاری تیمەکانی حکومەت لەلایەن بەڕێوەبەری ناحیەیدیانەوە چۆنە و چەند تیمتان هەیە ئەگەر ئەو پرۆسێش بۆ چەند ڕۆژ بەردەوام طبیعی ئەم پرۆسەیە یەک ڕۆژ دەخاینیە و بە شێوەیەکی تێستە ئەو پرۆسەیەکی سەرژمێری گشتیە کە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ حەزمان کرد وەکو نوێنەری حکوومەت لە ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەریان بین لەگەر تیمەکانمان بین کە ئەمڕۆ بە شێوەیەکی تێست بە شێوەیەکی سەرەتایی دەستیان پێکردیە ئێمە هەموو ئامادەکاریەکانمان بۆ دابینکردنیە لە چ لە ڕووی ئەمنی چ لە ڕووی داواکاریەکانی خەڵک بۆ بێ خەڵکیش هەم بتوانن مڕعاتی ئەم تیمەکانمان بکەن بۆی بە شێوەیەکی ڕاست و دروست ئیش و کارەکانی خۆیان بکەن ئەو چەند کاتژمێرەی کە ئەو پرۆسەیە و سەرژمێریە بەردەوامی هەیە خەڵک تا چەند هاوکار پێم وابی لە بەیانیەوە تاکو ئێستا هیچ کێشەیەک لە بۆ تیمەکان دروست نەکرایە من لە گەریانم تا ئێستا بە منیان نەگوتیە هیچ کێشەیەک دروست بووبی و ئومێدەواریشم کێشە دروست نابی دڵنیام خەڵکە کە هاوکارمانە بن بۆی بتوانین سەرژمێریەکی ڕاست و دروست بکەین چکام سەرژمێریە پرۆسەیەکی نەتەوەیە نیشتیمانیە هیچ پەیوەندێکی بەلایەنی حزبی و سیاسیەوە نییە پێم وابی خەڵکیش هەموو هاوکارەبی سوپاس لێرە ڕاهێنەر کاروان میرحەمەد کە ماوەی 8 ڕۆژە لەگەڵ ژمارێک لەو کارمەندانەی کە بەشدارن لە سەرژمێری ڕاهێنانی بەو کارمەندانە کردووە 8 ڕۆژی خایەن چەند کەس بەشداریان تێدا کردووە و پرۆسەکە چۆن بەڕێواچی یعنی شێوازەکان بۆ ڕوون سەرەتا بەخێراتنی زاری کرمازەکەین زۆر سپاس کاک محەممەد لەو دەرفەتەی قاعەکەمان بخۆی لە سۆرە دابەشی سێ قاعبوو هەموو سۆران دابەشی سێ قاعبوو هەر قاعی خۆی لە چل نەفەری ئەکادیم مامۆستای ئەبینتەوە مامۆستای وانە بێژە ئەو دەرفەتان بۆ ڕخسا بەژاری ئەو خۆڵێ بکەن ئەمە شەکو مامۆستا ڕاهێنە لە سەر ئەو قاعانە دابەژوونە ئێستا قاعیمە قاعی دێلیزان پێوترێ خۆی لە 42 نەفەر ئەبینیتەوە هەوڕۆکە ئەمە 8 ڕۆژە لە دەورەینە هەوڕۆ ڕۆژی تێز بوو بەڕاستی بەخۆی سەرژمێرێکە سەرژمێرێکی ئەزمموی بۆ ئەوڕۆ لۆ ئەوەی ئەوانە لە دوای ئەوەی ئەو ئەزمون پێیا بکەن کە مەدانی چۆن ئەکرێ بەڕاستی بە هاوکاری مدیر ناحیەی تیمەکانمان دابەژوونە بەسەر دەتیم سنووری گەرشی خۆمان دیاری کردیا هەر لێرە دەست پێەکە بابرێن لە دەستە ماڵێک چۆنە کەسەکان هەمووی ئەندامی و خێزان هەمویان ئامادە بێت بەڵێ بەڵێ دەبێت ئەو سەرژمێریە بەخۆی وشی تەقیم کرا و کۆتا ڕۆژ 2011 بەخۆی منعەتە زەوت دەست پێەکە بەخۆی لە سۆشال میدیا و کەیتیڤیەکان خەڵکی ئاگادار ئەکەنەوە ئەو خەڵکە هەموو دەبێت لە مارێبی لەوێ هەموو کارتی نیشتمانیان لێ وەرەگیرێ و سەرژمێریەکە سەرژمێریەکی گشتگیرە و چاودێری سیاسی و ناوخۆی لەسەرە و جیاوازە لەگە سەرژمێریەکان دیکە سەرژمێریەکە بە ئایپاد و بە تەکنیک و زیرەکە نەکوچ سەرمێریەکان دیکە بە مستەمسەک و ئەوراقبی بەڕێزی زۆر سپاس وەگوتم ئەمڕۆ لە دوو گەڕەکی ناحیەیدیانە ئەم پرۆسەی سەرژمێریە دەستی پێکردووە و بڕیاریشە لە 2021 مانگی 11 ئەم ساڵ ئەم پرۆسەیە ئەنجام بدرێت بۆ ماوەی 2 ڕۆژ هاتوچۆ لە سەرانسەری عێراق ڕادەگەێنرێت و بە هەرێمی کوردستانیشەوە لێرە تەواوی تیمەکان لە هەرێمی کوردستان لە قەزا و ناحیەکان ڕاهێنان بە مامۆستایان کراوە بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوامی هەبووە و ڕۆژی نۆم دێنە نێوماڵەکان کە بە شێوەی تێست ئەم پرۆسەی سەرژمێریە لەگەڵ ئەو کەسانە چاوپێکەوتن دەکەن کە ئەندامی ئەو خێزانن ئەمڕۆژ لێرە لە ناحیەیدیان ئەم پرۆسەیە بەردەوامی هەیە تا کاتژمێر 5 ئێوارە لە کاتژمێردا دەستی پێکردووە بەڵێ